ئێران دەسەڵاتی نەماوە. ئەمانەی کە تۆی بینی ئەمریکا ئامادە کارەکە بۆ لەیانی نزیکە بێتە هۆیەوەی ئێران بخاتەوە قەباخەکەی خۆی بەڵام ڕاستیکەینەوە لە درۆژی ڕابردوو ئەمریکا فڕۆکەی جەنگی وەڵام بەرەو منتیقەیە ئەوەی ڕەتیکەمەوە رووسیا و چینیش پشتی ئێران بەرێن خۆنش بەریە هەرە وەڵای کەن بە بەرخێک سەریە بڕن و لە بینی خۆیان و ئەمریکای خۆن ئەی بینی بۆ رووسیا و چین ئەو ملحیدە ئەمیش هەر عینش دەرسە زۆر ڕقی لە ئیسلامە و ئێران پتێوە نەتەوە ئەمڕۆ بەنای ئیسلام شتەکە بۆیە ئەبێ ئەوانش پشتی بەرن و ئەمریکاش لێیە ئەمریکا ئەوروپا لێدە ئەمە ئاماژەی بۆ وانە من وای لێ تێکەم چونکە ئەبێ دەسەڵاتی نەمێنێ ئیتر بەم شەڕە بێ یا شەڕێکتر نازانم بەس ئەبێ نەمێنێ بەس ئەبێ دەسەڵاتی نەمێنێ بەڵگەم چییە؟ مسلمانان دیمەشقیان بەناسە باش کەیترەوە دیمەشق هێڵی سوورە لای ئێران یعنی خامنایی وەختی خۆی کە شەڕەکە دروست بوو حیساری دیمەشق کرا لەلایەن شۆڕژگێڕەکانی سووریا وتی بۆ خۆشم ڕۆژ بێتم لە دیمەشق شەڕەکەم ناڕۆم کرد ئەمە هێڵی سوورە لە کە ئەکەوێ یعنی تەواوی در دەسەڵاتیان بەسەریان نەماوە ئەمە بۆ ئێرانیش